سەرفرازی بەناوی خوای بەخشندەی میهرەبان. ئامادەبوانی خۆشەویست، میوانە ئازیزەکان، مامۆستایانی بەڕێز و سەنجین، لە قوڵایی ناخ و هەست و سۆزمانەوە بە خێراتنێکی گەرمی هەموو لایەک دەکەین بۆ ڤیستیڤاڵی شکۆی قورئان کە بۆ یەکەمین جارە لە سنوورەکەمان و لە ڤیستیڤاڵێکی لەو جۆرەدا کارەکانی ڕێک دەخرێت. لە خوای مەزن و باڵادەست دەخوازین و نزاخوازین بە بەرەکەتی پیرۆزی ئەم قورئانە کارەکانمان بە باشترین شێوە لێ قبوڵ بکات و ببێتە دەروازەیەکی خێر و خۆشی بۆ خەڵکی دەروازەی ڕاپەڕین و دانیشتوانی سنوورەکەمان بەگشتی. بەڕێزان، ئەم کارەی کە ئێمە لە مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامی پێ هەڵساوین بە سروشتی خۆی کە کاری مرۆڤە ڕەنگە کەم و کورتی تێدا بێ، بەڵام شانازیەکی گەورەیە کە ئێمە لە خزمەت قورئان داین و بۆ خزمەتی قورئان ئەو کارەمان کردووە. بە هیواین کارەکانی ڤیستیڤاڵەکە ڕەزامەندی دڵی ئامادەبوان و بەشداربوانیش بەدەست بێنێ. دووبارە بە خێراتنی هەموو لایەک دەکەین بە تایبەت ئەو خۆشەویستانەی کە لە دوورەوە تەشریفتان هێناوە بەخێر بێن سەرچاومان. بەڕێزان، دەستپێشی کارەکەمان هەر بە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین کە لە گروپێکدا چەند خۆشەویستێک بەدەنگە بە سۆزەکانیان ڤیستیڤاڵەکەمان دەڕازێننەوە. سەرەتا داوا دەکەین لە برای خۆشەویست کاک وەسا سەلاح تەشریف بێنێ بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بۆ بەرەکەتداربوونی کارەکەمان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير. آمن الرسول بما أنزل إليه من
كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم. خۆی گەورە پاداشتی کاک وەستا سەڵاح بداتەوە. بەڕێزان هەر لەو گروپەیدا بەڕێز کاک عوبێدە مۆفەقمان هەیە با بەڕێزیان تەشریف بفەرموێ بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الله اصطفى آدم ونوحا
إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا رب بطني محررا فتقبل مني إنك أنت السميع فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم فتقبلها وكفلها زكريا كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالته
صدق الله العظيم. ورزان هرلم زوبلا ورشي كقرآن وذكري تمشي عن ملاحظي نابشيا ورزان تشريف مخدم أعوذ بالله من الشيطان الرجيم. أفمن يعلم أنما أنزل إليك من ربك الحق كمن هو أعمى إنما يتذكر أولو الألباب الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب والذين صبروا ابتغاء وجه ربهم وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون بالحسنة السيئة أولئك لهم عقبى الدار جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار والذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك لهم اللعنة ولهم سوء الدار الله يبسط الرزق لمن يشاء ويقدر وفرحوا بالحياة الدنيا وما الحياة الدنيا في الآخرة إلا متاع ويقول الذين كفروا لولا أنزل عليه آية من ربه قل إن الله يضل من يشاء ويهدي
إليه من أناب الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب الذين آمنوا وعملوا الصالحات طوبى لهم وحسن مآب خۆشەویستان بەشێکی تێکارەکانی فێستیڤاڵ پێشکەشکردنی وتەیەکە لەلایەن وتارێک لەلایەن مامۆستا حەسەن عەلی بەناوبانگی چۆن قورئان لە گفتارەوە بکەیت بە کردارەوە بە زیادکەشی مختلف. الحمد لله الذي خلق الإنسان علمه البيان وأنزل من أجله القرآن والصلاة والسلام على من أرسل إلى الإنس والجان وعلى آله وأصحابه والتابعين لهم بإحسان. بەڕاستی زۆر جێگای دڵخۆشی و دەستخۆشیە کە مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی هەستاوە بەم کارە ناوازە. ڕێزگرتن لە قورئان، ڕێزگرتن لە ئەهلی قورئان. بێگومان ئێمە ئەگەر باسی قورئان بکەین ئەوە دەبێت ئیلا ئەو ئاەتانە بخوێنینەوە کە پەروەردگار باسی قورئانی کردووە. بێجگە لە خۆی هیچ کەسێک ناتوانێت مەدحی قورئان بکە. پەروەردگار دەفەرمێت إنا سنلقي عليك قولا ثقيلا. ئێمە وتەیەکی قورس، فەرمانێکی قورس دەخەینە سەرشانی تۆ ئەی محەممەد عليه الصلاة والسلام. ئەو فەرمانەی کە بە ئاسمانەکان و زەوی هەڵنەگیرە. إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال
فأبين أن يحملنها وأشفقن منها عرضي أو أمانتا ئاوەدان کردنەوەی ئەم زەویە گەیاندنی پەیامی خوا هەڵگرتنی پەیامی خوا ئاسمانەکان و چیاکان و زەوی پێی مکەلەف کران بەڵام نەیانتوانی هەڵی بگرن وەلێی ترسان وحەمەلەها الئینسان ئەو پەیامەی کە قورئان دەفەرمێت لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله ئەگەر ئەو قورئانە چیاکانی پێ تەکلیف کرابان بێگومان پارچە پارچە دەبوون ئەو قورئانەی کە بۆ خۆی دەفەرمێ ولو أن قرآنا سيرت به الجبال أو كلم به الموتى بل لله الأمر جميعا قورئانێک دەتوانرێ مردووەکانی پێ زیندوو بکرێتەوە دەتوانێت زەوی پێ شەق بکرێت چیاکانی پێ هەڵتەچێنرێت بەڵێ لە قورئان شتێکی مەمنوع نییە قورئان لەوە عاجز نییە کە ئەوە بکە لەبەرەوەی کەلامی خوایە لەبەرەوەی سیفەتی خوایە فەرمانی خوایە ئێمە لە سەرەتاوە پێویستمان بە معریفە و ناسینە زۆر گرنگە ئەو دینەی کە ئێمە هەمانە کە لەم قورئانە پیرۆزەوە خۆی دەنوێنێت چونکە لە کۆتاییشا هەموو شتەکانی تر لەم قورئانە شەرعیەتیان وەرگرتووە هەتا پێغەمبەرانیش عەلەیهیم الصەڵات وەسەلام ئەوە قورئانە بە پێغەمبەر دەفەرمێت وەوەجەدەکە ضاڵەن فەهەدا پەروەردگار تۆی بینی نەدەزانی ڕێگای ڕاست کامێ هیدایەتی دای بەهۆی چی هیدایەتی دای وكذلك أوحينا إليك روحا من أمرنا أبو روحا أبو قرآنا كبو پیغمبر هذا عليه الصلاة والسلام رقاي راستي دوزيوا زاتو بين برشاوي خود قرآنيك شاگردكي كتابيكي هلقركي نوينركي محمد المصطفى بيت عليه الصلاة والسلام إنسانك بهمو بيورك قورترينو برسترينو برسترينو دلصوسترينو زاناترينو لا يقتريني مروف قرآنك أجر هالقركاني أبو بكر عمر وعثمان وعلي وباقي هاولان بن كتوانيان أم بياما لما ويشي زور كما لنزيكي بستوفيان صالة دەرگاکانی هەموو دنیای بەڕوودا واڵا بکەن ئەوەندەش جوانیان جێبەجێ کرد ئەوەندەش جوان تێگەیشت بوون لە هەر دەرگایەکیان دابە تەنیا مشەخۆر و بەرژەوەندیچی و خۆپەرستەکان کەمێک لە بەردەمیانە ڕادەوەستان لە دوای ئەوە کە ئەم دەرگە دەشکا خەڵک باوەشی بەم دینەدا دەکرد بۆیە ناکرێت بە کۆمەڵێک سەرباز کە لە چەند هەزارێک تێپەڕ ناکات ئیسلام بە هەموو دنیادا بڵاو بێتەوە و لە کاتێکا کەسیش کودەتای لەسەر نەکا بە درێژایی سەدان ساڵ تەنیا کەسانێک کە چاویان پێ هەڵنەهاتووە بەڵێ ئەو قورئانەی ئێمە دەتوانین بڵێین ڕووناکترین نورە کە لەسەر ئەم زەویەدا هەڵات بێت دەتوانین بڵێین ئەم زەویە ڕووناکتر لەم نورەی بەخۆیەوە نەبینیوە و ئەم زەویە مشەڕەف بوو بەوەی کە ئەم تیشکەی تیا بڵاو بووەوە بەوەی کە شاگردەکانی ئەم دینەی تێدا بڵاو بوونەوە بۆیە پێویستە بەر لە هەر شتێک شەڕەفی ئینتیمامان هەبێ بۆ ئەم قورئانە هەرچی قورئان بەدەستەوە بگرێت ئەگەر مقەسیریش بێت کەم تەرخەمیش بێت مەسیرێکی ڕوونی هەیە ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه
ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله. خوا دەفەرمێ ئێمە خەڵکانێکمان لە بەندەکانی خۆمان کردە میراتگەری ئەم قورئانە هەیە مقەسیرە ستەم دەکات، هەیە مامناوەندە، هەیە متەسابق و پێشبڕکێ دەکات لە جێبەجێکردنیە. لە کۆتاییە خوا دەفەرمێ جەنات و عەدنی یەدخولونەها، بەڵێنی بەهەشتی بەهەر هەموویان داوە، حتا بەوەش کە مقەسیرە. بۆی ئێمە لە عالەمی ئیسلامیە ئەگەر مقەسیریش بووینایە کەم تەرخەمیش بووینایە، بەڵام شەڕەفی ئەوەمان هەبایە کە ئەم دینە لە ناوماندا حاکم بایە، بێگومان ئەوەی کە پێی دەڵی ثالیثی مدەمیر، ئەو سێگۆشەی وێرانکەرە کە پێی دەڵێ مەڕەض و تەخەلوف و فەقەر، بێگومان ئەوە تووشی ئێمە نەدەهات. ئەگەر خەڵکانێک بە کودەتا بەسەر دین ڕزگاریان بوو، ئێمە بە پشتکردن لە دین تێشکاین. هەتا ئێمە دەستمان بە دینەوە گرتبوو، سەروەری دنیا بووین، پێشەنجی دنیا بووین، مامۆستای داهێنان بووین، ئازاترینی بەشەر بووین. بەڵام ئەگەر وازمان لە قورئان هێنا، بە تایبەتیش لە میانەی جێبەجێکردن لە ژیانی کۆمەڵگایە، هەر دەرد و بەڵایەک کە ئینسان تەسەوڕ ناکە تووشی ئێمە هات. کەواتە سەرەتا ئێمە دەبێ بزانن چ دینێکمان هەیە. ئەم قورئانەی کە ئێمە هەمانە لەسەر هەموو زەویە کەسێک نییە ئەم دینەی هەبێت بە پارێزراوی، بە کاریگەریەکەی، بە فراوانیەکەی، بە جوانیەکەی، بە خزمەتکردنەکەی، بە چاپکردنەکەی، بە فرمێسک وەرانەکەی، بە ئاوەدانکردنەوەی دڵەکان، بە دروستکردنی خێزانێکی تەندروست، بە پەروەردەکردنیشی ڕێک و پێچی بەشەریەت. مەگەر قورئان لە چ ماڵێکدایە بوونی هەبێ و تاریک بێ، لە چی خێزانێکدایە و جێبەجێ بکرێ و کێشەی هەبێ، لە چ دڵێکدایە ئەم دڵە ڕووناک نەبوو بێتەوە؟ بێگومان شتی وامان نییە. ئەم قورئانە لە شرکەیەکە لە هەزاران شوێن دەخوێندرێت، لە شرکەیەکە لە هەزاران شوێن دیراسە دەکرێت، لە شرکەیەکە بە چاپ دەگەێنرێت، لە شرکەیەکە بە ئەنواعی شێوە خزمەت دەکرێت، حتا نارەکانیشی لە هەر کەس زیاتر بخۆیەوە سەرقاڵ کردووە. زۆرمان پێسەیرە خەڵکی مولحید و بێدین باسی قورئان دەکەن، باسی بەسەرچوونی قورئان دەکەن، بەڵام لەبەر قورئان کە دژایەتی دەکەن شەو ڕۆژ خەویان لێ ناکەوێ، ئیسراحەتیان لێ هەڵگیراوە. قورئان هاتووە بۆ ئەوەی کە كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور. قرآن هاتوا بو أويكا بجماريشي كم لآيات كان فلسفي بون وحياة فيري إنسان بكى بما بفرمي والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. فالبتقا كسفين بزمان دخوا زمان أوشتيك لها مشتيك أبوني هي هموشتيك متزمينة زمان بەشێکە دەو ئەوی بۆتە بەشێک لەم زەمانە. پێمان دەڵێ ئینسان چارەی نییە بۆ ڕزگار بوون مەگەر ئیمان بێنێت. ئیمان لە مەعنا فراوانیەکەیدا ئەوەیە کە خوا دەفەرمێت. با لە تعریفی کەلانی گەڕێین. ئەلەم تەڕە کەیفە ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها. پەروەردگار کە باسی تەوحید و ئیمان دەکا دەیشبهێنێ بە درەختێک. کام درەختە؟ ڕەگ و ڕێشی بەناخی زەویە چۆتە خوارێ، قەد و باڵای بە ئاسمانە بەرز بۆتەوە، لە کاتی خۆشە بەرهەم و میوەی دەبێت. قورئان ئەم جۆرە ئیمانەی لێ ئێمە دەوێت، ئیمان لەسەر ئەساسی مەعریفە و ناسین. دوایش پێمان دەفەرمێ ئەمە بەس ئیدعا نییە، وعملوا الصالحات. هەر کەسێکی مەبدەئی بێت عیبە لە مەبدەئەکەی ڕابکات، هەر کەسێ مەبدەئی بێ عیبە بانگەشەی بۆ نەکات. وتواصوا بالحق. هەر کەسێکیش خاوەنی مەبدەء بێت عیبە لەبەر
مشقت و ناڕەحەتی و هەڕەشەی دوژمنەکانی مەیدان چۆل بکات بۆیە پێویستمان بە سەبرە قورئانێک لە ئاەتێکدا پێمان دەفەرمێ لەقەد ئەرسەلنا ڕسوولەنا بالبەیینات پێمان دەڵێ هەموو پێغەمبەران خاوەنی ئەو موعجیزەیە خاوەنی ئەو بەرنامەیە بوون کە هەستەکان و عەقڵی مرۆڤاتی هەموو ئیقناع دەکات بۆیە هیچ پێغەمبەرێک لە مەیدانی ڕووبەڕووبوونەوەی مەنتیقیە لە بەرامبەر هیچ کەسێکە شکستی نەهێناوە بە پێچەوانەوە وأنزلنا معهم الكتاب هەموو پێغەمبەران خاوەنی شەریعەت بوون چونکە ڕێخستنی ژیانی ئینسان دەبێت دەستور و یاسان نابێت وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط هەموو پێغەمبەران جێبەجێکەری دادپەروەری بوون ئەوەی کە مرۆڤاتی بۆی عەوداڵە ئەوەی کە شەیدایەتی ئەوەی کە دەستی ناکەوێ ئەوەی کە ڕۆژانە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا لێی دوور دەکەوێتەوە وأنزلنا الحديد هەر پێشمان دەفەرمێ ناکرێ شەریعەتێک پارێزراو نەبێ دیفاعی لێ نەکرێ لە پشتی وەڕانەوەستی بۆ ئەوەی کە بەرگەری لێ بکەیت بەڵێ کەواتە ئێمە بۆ ئەوەی کە ئەم قورئانە بپەڕێنینەوە لە بواری مەعریفی تەنیا لە بواری خوێندنەوە بۆ ئەوەی بیپەڕێنین بۆ بواری کردەی و جێبەجێکردن دەبێت دیسان بیل لە جێبەجێکردن بکەینەوە تۆ دیقەت دەیە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەرێک بێت عەلەیهی سەڵات وەسەلام بە تاکە شەخسێک ڕوبەڕووی هەموو دنیا بە ملیۆنان مەسیحی بڵێ تۆ لە بیر و باوەڕان بە هەڵەدا چووی لە ئەخلاقتا ڕماوی بە موشریکین هەروا بڵێ بە فارس هەروا بڵێ بە جوولەکە هەروا بڵێ بە فەلاسفە هەروا بڵێ بەڵام بتوانێت ئەمە پەروەردەی قورئانیە بەرامبەری هەموو دنیا ڕابوەستێ ئەم ڕاستیەش بە هەموو دنیا بسەلمێنێ لە شوێنێکی قاقڕ و لە شوێنێکی دابڕاو لە هەموو حەزارەتەکانی دنیا حیجاز بەتایبەتی و جەزیرەی عەرەبی دابڕاو بوو لە دنیا ئەگەر تەماشا دەکەی بە مودەیەکی کەم لە تەطبیق و بەرەکەتی قورئان بوو بە جێگای سەرنجی هەموو دنیا ئێستاشی لەگەڵدا بێت هەر ئەم کەسانەی کە خەریکی یەکتر کوشتن بوون بە سەدان ساڵ غارە و هەڵکوتانیان بۆ سەر یەک دەکێت پەروەردگار پێیان دەفەرمێ فأصبحتم بنعمته إخوانا هەر ئەوانەی کە لەسەر گوانی مانگاو لەسەر لاقی بزنێک ئامادە بوون بە هەزاران کەس لە یەکتر بکوژن خوای تەعالی فێری کردن ئەم قورئانە بڵێ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ئامادە بوو یەک شتی هەبایە پێشکەشی براکەی کە ئەمە شاهێدی قورئانە کەسانێک کە لە زەلکاوی نەزانیە بوون بەڵام پیاوی وەکو عومەر و ئەبوو بەکر کە هەتا مێژوو هەیە دەبێت شانازی پێوە بکە بەڵێ ئەمە بەرەکەتی تەطبیقی قورئانە بۆیە پێویستمانە کەواتە ئەرچی ئێمە لەوەوە دەست پێ دەکا قورئان جوان بخوێنین ورتل القرآن ترتيلا وبحق بخوينين الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته حق تلاوة بس بزبان نية بلكو بعقلة بلكو بدلة بلكو آويتبونا بلكو دەبێ بپەڕێنەوە بۆ قۆناغی ئەوەی کە ئێمە شاگردانی زۆرمان هەبن قورئان حیفظ بکەن کە الحەمدولله یەکێک لە هۆکاری پاراستنی قورئان ئەوەیە کە لە دنیاە بە ملیۆنان شاگرد هەیە قورئانی نەک بە ڕیوایەتێک بەڵکو بە چەندین ڕیوایەت لەبەر کردووە و لە دڵی گرتووە و ئێستا پێشەنگ و مەمەستایەتی خەڵک دەکات دەبێت بگەڕێنەوە بۆ فەهم و تێگەیشتن لە قورئان أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها دەبێت تەبلیغی ئەم دینە بکەین چونکە ئەرچی ئێمە ئەوەیە قورئان بخوێنین بەڵام تێی بگەین بەڵام تەطبیقی بکەین بەڵام شەرم نەکەین لە گەیاندنی دڵنیاتان دەکەم لەسەر زەویە کەس لە ئێمە دینەکەی جوانتر نییە کەس لە ئێمە مێژووی پڕشنگداتری نییە کەس لە ئێمە حەزارەی خاوێنتری نییە ناڵێن کەم و کوڕی لە مێژوویان نییە لە حەزارەی ئیسلامیان نییە بەڵام بە بەراورد لەگەڵ بەرامبەرەکانی دڵنیاتان دەکەم
ئەوەی ئێمە پێمانە هیچ کەس پێی نییە و بەڵکو بەراوردیش ناکرێ. کەواتە پێویستمانە بگەڕێنەوە بۆ ناسینی گەورەی ئەم قورئانە. دەبێت چەندین ناوەند ئەگەر هەبێت بۆ فێرکردنی قورئان، بۆ لەبەرکردنی قورئان، دەبێت دە ئەوەندە زیاتر ناوەند هەبێت بۆ بەگەڕخستنی قورئان، بۆ تەطبیقکردنی قورئان، بۆ گەیاندنی قورئان. بۆیە نابێت سەرنجمان تەنیا لەسەر خوێندن و حفزی قورئان بێ، دەبێت زیاتر سەرنجمان لە تێگەیشتنی قورئان بێ، لە جێبەجێکردنی قورئان بێت، لە گەیاندنی قورئان بێت، لە تەمسیلێکی جوانی ناوازە بێت کە لە ڕەفتاری بەتەمەنەکانمانە، مامۆستایانمانە، ڕۆشنبیرانمان، خوشکانمان، دایکانمان، هەموو ئەوانەیە خۆی دەنوێنێ. بەڵێ ئەمە زۆر زۆر گرنگە، ئەمە زۆر زۆر پێویستە و من دووبارە دیسان دەستخۆشی دەکەم بەڕاستی لەم کارە پڕخێر و بەرەکەتە کە توانی ئەم هەموو بەڕێز و خۆشەویستانە لێرە کۆ بکاتەوە و دەبێتە هاندانێک بە دڵنیایی، دەبێتە تەشجیعکردنێکی باش بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر خەڵک هەوڵ بۆ قورئان بدە. وفي ذلك فليتنافس المتنافسون. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەستخۆشی بۆ مامۆستای بەڕێز مامۆستا حەسەن عەلی. بەڕێزان، گروپێکی دیکەمان هەیە بۆ قورئان خوێندن. ئێستاش ئەو بەڕێزانە بە دەنگە ناوازەکانیان، بە ئاوازە خۆشەکانیان بۆ قورئان کە منچێشی دڵەکانمان دەکەن ناویان دەخوێنینەوە. بەڕێز کاک ئەحمەد محەممەد یەحیا با تەشریف بفەرموون. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا ذلك ظن الذين كفروا فويل للذين كفروا من النار. أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار. كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. ووهبنا لداود سليمان نعم العبد إنه أواب. إذ عرض عليه بالعشي الصافنات الجياد
فقال إني أحببت حب الخير عن ذكر ربي حتى توارت بالحجاب ردوها علي فطفق مسحا بالسوق والأعناق ولقد فتنا سليمان وألقينا على كرسيه جسدا ثم أناب قال رب اغفر لي وهب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي إنك أنت الوهاب فسخرنا له الريح تجري بأمره رخاء حيث أصاب والشياطين كل بناء وغواص وآخرين مقرنين في الأصفاد هذا عطاؤنا فامنن أو أمسك بغير حساب وإن له عندنا لزلفى وحسن مآب واذكر عبدنا أيوب إذ نادى ربه أني مسني الشيطان بنصب وعذاب اركض برجلك هذا مغتسل بارد وشراب ووهبنا له أهله ومثلهم معهم رحمة منا وذكرى لأولي الألباب وخذ بيدك ضغثا فاضرب به ولا تحنث إنا وجدناه صابرا نعم العبد إنه أواب صدق الله العظيم. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم. ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين
الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون
الله العظيم. مامۆستا شەماڵ عەزیز بداتەوە. بەڕێزان هەر لەم گروپەدا مامۆستای خۆشەویست مامۆستا عەلی عەبدوڕەحمان چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ دەخوێنێ با بەڕێزیان تەشریف بفەرمێ. مامۆستا گیان فەرموو. بسم الله الرحمن الرحيم. طاسين تلك آيات القرآن وكتاب مبين هدى وبشرى للمؤمنين الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم بالآخرة هم يوقنون إن الذين لا يؤمنون بالآخرة زينا لهم أعمالهم فهم يعمهون أولئك الذين لهم سوء العذاب وهم في الآخرة هم الأخسرون وإنك لتلقى القرآن من لدن حكيم عليم إذ قال موسى لأهله آنست نارا سآتيكم منها بخبر أو آتيكم بشهاب قبس لعلكم تصطلون فلما جاءها نودي أن بورك من في النار ومن حولها وسبحان الله رب العالمين. يا موسى إنه أنا الله العزيز الحكيم وألق عصاك فلما رآها تهتز كأنها جان ولا مدبرا ولم يعقب. يا موسى لا تخف إني لا يخاف لدي المرسلون إلا من ظلم ثم بدل حسنا بعد سوء فإني غفور رحيم. بسم الله الرحمن الرحيم. هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا إنا خلقنا الإنسان من نطفة
نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا صدق الله العظيم. خۆی گەورە پاداشتی مامۆستا عەلی عەبدوڕەحمان بداتەوە. مامۆستا گیان هاوڕێی قورئان تۆ خاوەن ئەرچی پیرۆزی میهرەبانی دڵبەسۆزی دەلیلی ناوگەل و هۆزی بە ئایەتی یەرفەعی الله پلەت بڵند و سەنگینە بەخ هەزار بەخ لەو نگینە بەخ لەو حورمەتەی تۆ هەتە بەرەکەتە و وا نەزانی لەبەر قەد و قیافەتە هەمووی فەزلی شەریعەتە. بەڕێزان ئێستا گوێ دەگرین لە وتەی ڤیستیڤاڵ لەلایەن برای بەڕێزمان مامۆستا کارزان خدر با بەڕێزیان بفەرمێ. والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بناوي لجنەی باڵای هەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی لە ڕانیا بە خێرهاتنێکی گەرمی سەرجەمتان دەکەین بە تایبەت بە خێرهاتنی وەفدی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن بە خێرهاتنی گەرمی سەرجەم مامۆستایان دەکەین بە خێرهاتنی گەرمی سەرجەم تابیە خۆشەویستەکان دەکەین و هەروەها سەرجەم ڕێکخراوەکان و ناوەندەکان خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە و زۆر خۆشحاڵ بوون بە دیدارتان و پڕ بەدڵ بە خێرهاتنی گەرمی سەرجەم دەستگا و ڕێکخراوەکان دەکەین. برایانی بەڕێز خوشکانی ئازیز، دیارە ئێمە ئامانجمان لەو ڤیستیڤاڵە پڕشکۆیە
بریتی بووە لە دەربڕینی سوپاس و پێزانین و ڕێزمان بۆ ئەو مامۆستا و قوتابیانەی کە لە خزمەت قورئاندان و لە ژیانی ڕۆژانەیاندا بەپێی توانا و ئەو پەڕی هەوڵیان تێکۆشاون بۆ ئەوەی کاری پێ بکەن و هەروەها هاندان و تەشجیعکردن بۆ سەرجەم موسڵمانان کە خزمەت بە قورئان بکەن و لە زانستەکانی قورئان بەهرەمەند بن و کاری پێ بکەن چونکە زانست وەرگرتن لە قورئان و کارپێکردنی دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤایەتی بەختەوەر بێت لە ژیاندا و سەرفرازی قیامەت بێت. خوای گەورە دەفەرمێت إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. دیارە پاداشتی گەورە بۆ ئەو کەسانەیە کە لە خزمەت قورئاندان خوای گەورە مژدە بەو کەسانە دەدات کە پاداشتێکی زۆر گەورەیان لە ڕۆژی قیامەتدا پێ دەبەخشێت. لە کۆتاییدا زۆر سوپاسی سەرجەم لیژنەکان دەکەین و سوپاسی ئەو کەسولایانانە دەکەین کە هاوکاری داراییان کردوین بۆ ئەنجامدانی ئەو فستیڤاڵە. خوای گەورە بە باشترین شێوە پاداشتی بە خێریان بداتەوە و زۆر سوپاسی کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین کە ئامادە بوون بۆ ڕووماڵکردن و گواستنەوەی ئەم فستیڤاڵە پڕشکۆیە. لە کۆتاییدا خوای گەورە پاداشتی بە خێری هەموو لایەک بداتەوە. دووبارە بە خێر بیان، زۆر سوپاسان دەکەین. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خوا پاداشتی مامۆستای بەڕێز مامۆستا کارزان خدر بداتەوە. بەڕێزان، خۆشەویستان، بۆ ئەوەی باشتر ئاوێتە بین لەگەڵ کارەکانی فستیڤاڵ، هیوادارین هێمنی ناوهۆڵەکە بە جوانی بپارێزن و سەرنج و تەرکیزتان لەسەر وتەکان و هەروەها ئەو بابەتانە بێ کە لە فستیڤاڵەکەدا پێشکەشتان دەکرێت. سوپاستان دەکەین. بەڕێزان، سەرنجی بەڕێزتان بۆ چەند دیمەنێکی ڤیدیۆیی ڕادەکێشین سەبارەت بە قورئان. بەڕێزان، معلومی بەڕێزتانە کە لە وڵاتی ئێمەدا، لە نیشتیمانی ئێمەدا و لە زۆر شوێنی دیکەش سوپاس بۆ خوای گەورە مستەلزەمات و پێداویستیەکانی فێربوونی قورئانی پیرۆز و شارەزابوون تا ڕادەیەکی زۆر فەراهەمە و خوای گەورە و نیعمەتەی لەگەڵدا کردوین. بەڵام لە هەندێک لە وڵات و نیشتیمانی ئیسلامی لە سەر تا سەری گۆی زەوی ڕەنگ بێ ئەو پێداویستیانە وەکو پێویست بەردەست نەبن. لە هەندێک لەو دیمەنانە ڕەنگ بێ سەرنجی ئێوە بۆ بەشێک لەو شوێنانە ڕابکێشین کە بەو حاڵەشەوە بەو شێوازەشەوە کە لە بەردەستیاندایە ئەوان ئاوا خزمەتی قورئان دەکەن، تکایە سەرنج بدەن بۆ ئەو دیمەنانەی کە پێشکەشتان دەکرێت لەسەر سکرینەکە. فبأي آلاء ربكما تكذبان
خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان سنفرغ لكم أيها الثقلان فبأي آلاء ربكما تكذبان يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان فبأي آلاء ربكما تكذبان يرسل عليكما شواظ من نار ونحاس فلا تنتصران فبأي آلاء ربكما تكذبان فإذا انشقت السماء فكانت وردة كالدهان فبأي آلاء ربكما تكذبان فيومئذ لا يسأل عن ذنبه إنس ولا جان فبأي آلاء ربكما تكذبان يعرف المجرمون بسيماهم فيؤخذ بالنواصي والأقدام فبأي آلاء ربكما تكذبان هذه جهنم التي يكذب بها المجرمون يطوفون بينها وبين حميم آن فبأي آلاء ربكما تكذبان ولمن خاف مقام ربه جنتان فبأي آلاء ربكما تكذبان ذواتا أفنان فبأي آلاء ربكما تكذبان فيهما عينان تجريان فبأي آلاء ربكما تكذبان فيهما من كل فاكهة زوجان فبأي آلاء ربكما تكذبان متكئين على فرش بطائنها من استبرق وجنى الجنتين دان
فبأي آلاء ربكما تكذبان فيهن قاصرات الطرف لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما أمتي خير هاوري قرآن أمتي خير هاوري قرآن كسراي خلق القرشيان أروكو من خاوني دنگ خاوني سنگ لزمان و کشوری رنگا و رنگ لداهێنانیشدا پێشەنگ هەر لە قورئاندا خوا پێی وتن پارێزەری ئەو دینە بن پابەندی ڕێو ڕێبازی مامۆستاکەی مەدینە بن برا و تەبا و بێچینە بن هەتا ئیسلام بێناز نەبێ مامۆستای ئەم زەمینە بن. خۆشەویستان، کاتی ئەوە هاتووە لە بەشێکی کارەکانی فیستیڤاڵدا خەڵاتی فیستیڤاڵ و نامەی ڕێزلێنانە پێشکەش بکەین بەو ناوەند و ڕێکخراوانەی کە لە سنوورەکەی ئێمەدا وەکو ناوەندی تایبەت بە خزمەتکردنی قورئان بوونیان هەیە، ڕەنگە ئیکەش هەبن ئێمە پەیمان پێ نەبەربێ و ئێمە هەوڵی خۆمان داوە هەر ناوەندێک لەم سنوورەدا خزمەت بە قورئان بکە بۆ ئەم فیستیڤاڵە بانکێشتیان بکەین و ڕێز لە زەحمەت و ماندووبوونیان بگرین. ئێستاش بە ڕیزبەندی ناوی ئەو قوتابخانە و ناوەندانە دەخوێنینەوە. دوای ئەو قوتابخانەکان شوێکردن خۆیان زۆر زەماوێتی باشە پشو بۆ دەگرین ساڵیش بۆ دەمێت یاران سڵاو، یاران سڵاو وەکو باران، وای چەند پێتان دڵخۆش دەبم بەو ڕوخسارە شیرینانە ئەوەندەی تر پەرۆش دەبم. یاران یاران ئێوە میراتگری پێشینی بەڕێز و چاکن، گۆشکراوی شیری پاکن، بەرپرسیاری گەل و خاکن، قەلغانی پارێزەریانن، دەرمانی ساڕێشکەریانن. بەڕێزان، تا هاوکارانم ئامادە دەبن بۆ دیاریکردنی خەڵاتەکان و پێشکەشکردنی
ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن شوێک بدەن و دەمەوێت لێرەشەوە ئاگاداری ئەو بەڕێزانە بکەم کە حزوریان ئێمە دەفتەرێکمان داناوە بۆ یاداشکردنی سەرنج و تێبینی هەر بەڕێزێک کە لەسەر کارەکانی فیستیڤاڵ هەیەی دوای ئەوەی کە دەتوانن لەو دەفتەرەدا هەر بەڕێزێک سەرنجێک تێبین یەک پێشنیارێکی هەبێ بۆمانی بنووسێ پڕ بەدڵ سوپاسی دەکەین. تەمەن لە ڕێگەی چاودێرەکانەوە دەتوانن ئەو دەفتەرە ببینن و لەوێ سەرنجی خۆتان تۆمار بکەن. بەس ناوەکەم پێ بڵێ چێ؟ مسلم خاکی